لە ئاوادانکردنەوەی قەڵازە بە شایدی خوا و خەڵکەکە یەکەم کەس قەڵازەمە ئاوادان کردەوە بەڵام زۆر بەداخەوە یەکەم کەس گەزەربەی گەوری بەرکەوت کورد بە کورد شەڕی ناوخۆ 21 کەس لە ناماری من شەهید بوو. خاوەنی 21 شەهیدە لا خانەوادەکەی و وەکو خۆی دەڵێ یەکەم کەس بوون قەڵاتزەیان ئاوەدان کردووەتەوە یەکەم قوربانی شەڕی ناوخۆش هەر خانەوادەکەی ئەو بووە. دوای 47 ساڵ لا بۆمبارانکردن و خاپوورکردنی قەڵاتزێ کە سوکاری شەهیدانی 24 دەڵێن هێشتا برینەکانیان خوێنی لێ دەچۆڕێ حکوومەتیش با کەمتەر خەم دەزانن لە ئاستی داخوازیەکانیان. ئێستا ئەوانی کاتون زۆریان جاش و مستەشار بوون لێرەکانە تاجەگوڵینی دادەنێن بەڵام زۆر بەداخەوە ئەوەی کە ماڵی کاول بووە هەر حیسابیشی بۆ نەکراوە. ئەو کاتی حکوومەتی بەس فاقی بە کەس نەکردووە بەس بەداخەوە لە هەمووی خراپتر لە 6/8/94 تۆپێکی شەڕی ناوخۆی براکوژی لە ناو ماڵ و منداڵیدان کە هەموو ماڵ و منداڵمان ئیبادەوە یەک کوڕمۆ دەچوە. بەڵام ئەوە چیە نەتیجەی چییە؟ نەتیجەی خۆ بە گەورەزانینی حیزبەکانە نەتیجە ئەوە کە کەس حیساب بۆ کەس ناکە. خوێن لە برینەکانمان لە شۆڕەتەوە لەبەرەوەی هیچمان بۆ نەکراوە وەکو جاشێک حسابمان بۆ نەکراوە جاشەکان شەهیدی سەنگەرن لە نێو هەردوو حیزبی دەسەڵاتداردا کە بە تەرخەمی مەسئولەکانە حزب حیزبێنێ دەکەن کورداتی ناکەن ئەگە کورداتی بکەن بێگەڕزی نەتەوەی بکەن. تاکە چالاکی بۆ یادی 24 ئەم ساڵ دانانی تاجە گوڵینە بوو لەسەر گڵکۆی شەهیدان لەلایەن کە سوکاری شەهیدان و لایەنە حیزبی و حکومیەکان قایمی قەڵاتزێ دەڵێ پێویستە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئاوڕی زیاتر لە شارەکە بدرێتەوە و ئەو تاوانە گەورەیەش با جینۆساید بناسێندرێت. بەرپرسی ئەنجومەنی قەڵاتزەی کۆمەڵیش دەڵێ بەهۆی کۆچی بەلێشاوی گەنجان بۆ دەرەوە لە ئایندەیەکی نزیکدا پشدەر دەبێتە مەملەکەتی پیر و بەساڵاتچوان. داواکاریانی خەڵکو و کەسوکاری شەیدان و دەڤەرەکە بخەمەوە بەردەست یا بەرچاوی حکوومەتی هەرێمی کوردستان کە هەر هەمویان داواکاری ڕەوا و شەرعی و زۆر پێویستین بۆ سنوورەکەمان. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگای نوێنەرەکانی خەڵکی کوردستان لە بەغدا جارێکیکە و بابەتە زیندوو بکەنەوە بیکەن بە دۆکۆمنتێکی مێژووی بۆ ئەوەی لە ئایندەشدا هیچ ڕژێمێکیکەی عێراق نەتوانێت ئاو بە بێباکانە پەلاماری خەڵکی کوردستان بداتەوە. ئەم شارە لە ماوەی مانگێکدا 300 گەنجی ئەم شارە ڕووی لە وڵاتانی هەندەران کردووەکە ئیشی دەست ناکەی و دانامەزرێ بەڕاستی ئەیچ خەڵک سبکا لێرە بۆیە بەڕاستی دەمێنێتەوە تەنها خەڵکی پەککەوتە و پیر و بەساڵاتچوو لەم دەڤەرەکە ئەو کاتە کارەساتە وە کارەساتی مرۆیی هاوشەوەی کارەساتی دارایی و کارەساتی سیاسی و قەیرانی سیاسی ئەمەشی دێتە سەرێ بۆیە بەداخەوە ئەبێ بیر لە چارەسەری ئەم شانە بکرێتەوە کە ئەم دەڤەرە ئاوری لێ بدرێتەوە. لە 24 نیسانی ساڵی 1974 ڕژێمی بەعس بەچەکی قەدەغەکراوی ناپاڵم قەڵاتزەی بۆمباران کرد و هاوڵاتیانی ئەو شارەی خەڵتانی خوێن کرد. بەو هۆیەوە نزیکەی 160 هاوڵاتی شەهید بوون و سەدانی دیکەش بریندار بوون. دوای 47 ساڵ لە بۆمبارانکردن و خاپوورکردنی قەڵازێ هێشتا ئەو تاوانە گەورەیە با جینۆساید نەناسێنراوە و قەرەبووی زیان لێکەوتوان نەکراوەتەوە کە سوکاری شەیدان و هاوڵاتیانیش هۆکارەکەی بۆ کەمتەرخەمی حکوومەت دەگەڕێنەوە لا دەڤەری پشدەرەوە. ڕێناز ئەرسەلان کەناڵی پێم.